هەندێک لە چاکسازیەکانمان استراتیجی و درێژخایەنن، بەڵام ئەمڕۆ کێشەی ئانی و کوشندەمان لەبەردەمایە. بە بەردەوامبوونی دابەزینی نرخی نەوت لە بازاڕی جیهان ڕۆژ بە ڕۆژ کورتهێنانی بودجەی هەرێمی کوردستان زیاد دەکا. ئەمڕۆ مانگانە کورتهێنانی هەرێمی کوردستان زیاتر لە 450 ملیار دینارە. ئەم کورتهێنانە پڕ نەکەینەوە دۆخەکەمان مەترسیدارتر دەبێ و لێی دەرباز نابین. بۆیە یەکەم هەنگاوی ئانیمان گەڕانەوەی هاوسەنگیە لە نێوان داهاتمان و خەرجیمان. چارەسەری ئانیش بۆ کێشەی ئانی ئەنجامدانە لە سیاسەتێکی تەقەشف بە کەمکردنی خەرجیەکانمان. چەند ڕۆژێک لەمەو پێش لە وەرکشۆپێکی فراوان گشت لایەک گەیشتنە ئەو دەرئەنجامە نەخوازراوە کە بەبێ ڕێخستنەوەیەکی کاتی و ئانی موچەی موچەخۆرانی مەدەنی زۆر بە زەحمەتتر لە 2015 موچەمان پێدابین ئەکرێت. پێرێ چلەی بەڕێز عەمید مەغدید بوو. سبەینش ساڵیادی شەهیدبوونی کاکە شێرکۆی فاتح شوانیە. دوو قارەمانی گەلەکەمان کە لەگەڵ سەدان فەرماندەی دیکە کە جێیان پڕ نابێتەوە شەهید بوونە لە پێناوی پاراستنی کوردستان. بۆیە ئەرکی سەرشانمانە هەموو هەنگاوێک بنین بۆ دابینکردنی موچەی پێشمەرگە. ئەگەر بە دواخستن یان ئیدخارکردنی بڕێک لە موچەی فەرمانبەرانی شارستانیەکانیش بێت ئەبێ ئەنجامی بدەین. چاکسازی لە وەزارەتی دارایی و ئابووری گرنگە، بەڵام چاکسازی لە کەرتی نەوت و گازیش ئەوەندە گرنگترە، بە تایبەت کە دێتە سەر مەسەلەی شەفافیەت. ئێمە لامان ڕوونە کە بەرنامەی تەقەشفمان بەبێ ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی بە تایبەت لە شەفافیەت لە داهات و خەرجی داهاتی نەوت ناچێتە سەر. هەر بۆیە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای نەوت و غازمان بڕیارماندا پیاچوونەوەیەکی سەرتاسەری بکەین لە شێوازی مامەڵەکردن و فرۆشتنی نەوتی خاو لە ناو بازاڕی ناوخۆی کوردستان، جا لەو نەوتەی کە بە بۆری نەوتی کوردستان هەناردە دەکرێت. چەند بڕیارێکی دیکەشمان داوە کە لە کاتی خۆیاندا ڕایانەگەیەنین کە سەرجەمیان لە پێناوی شەفافترکردنی کەرتی نەوتە و بابەتی تر کە پەیوەندیدارن بە داهاتە نەوتیەکان.